سڵاوتان نەبێت. لە پێشترە خوێندکارانی نابیست گرفتیان مە دروستە بوو کە ئەگەیشتە قۆناغی نۆ یان خوێندنیان تەواو کرد لە زانکۆ و پەیمانگە حکوومیەکان وەرنە ئەگیران شوێنیان نەبوو. بەڵام بۆ ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا و توژینەوەی زانستی ئەو دەرفەتەی بۆ خوێندکارانی نابیست ڕەخساندووە کە ئەتوانن درێژە بە خوێندن بن. بۆ ئەم ساڵ لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر لە شاری سلێمانی بۆ یەکەم جار 6 خوێندکاری نابیست بەردەوام بوون لە خوێندن و لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر وەرگیران. ئەمڕۆ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەیان بوو بۆ ئەم ساڵ. ئەچینە لای ڕاگری کۆلیژەکە و سەرۆکی بەشەکە و خوێندکارەکانیشە دوێنین تا لە گرفتەکانیان تێبگەین و هەوڵ بدرێت کە چارەسەری تەواوی گرفتەکانیان بکرێت. بۆ یەکەم جار لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و زانکۆ حکوومیەکان ئێمە وەکو پەیمانگای زانستی کۆمپیوتەر بەشی داتابیز 6 خوێندکارمان وەرگرت کە نابیستن خاوەنی پێداویستی تایبەت کە خۆشبەختانە 6یان لە کچن. ئەم 6 خوێندکارە لە خوێندنی ئێواران وەرگیران و ئێمە هەموو طبعا ئەو بڕیارێکی قورس بوو وەرگرتنی ئەو 6 خوێندکارە چونکە لەبەر ئێمە پێداویستەکانی ئەو خوێندنەمان نەبوو. بە بڕیاری ئەنجومەنی پەیمانگا ئێمە بڕیارماندا کە ئەو 6 خوێندکارە وەربگرین لەبەرەوەی دڵیان خۆش بکەین کە بتوانن دیبلۆمێک بەدەستبێنن لە زانستی کۆمپیوتەر بە تایبەتی لە بەشی داتابیس و ئەم بڕیارە چوە ئەنجومەنی زانکۆ و لە ئەنجومەنی زانکۆش پەسەند کرا و بڕیارەکە وەڵامی وەزارەتماندایەوە کە لای ئێمە پەسەند دەکەم 6 خوێندکارە وەرگرین و ئێستا خوێندکارەکان بەردەوام من لە سمستەری دووهەمەوە دەستیان کرد بە خوێندن چونکە سمستەری یەکەم فریانەکەوتن و ئێستا لە کاتی ئێستا خەریکی تاقیکردنەوەکانیان لە هەوڵەکانی خوێندن بەسەرکەوتووی. ئێمە لە بەشی داتابیس لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر زانکۆ پۆلیتەکنیک سلێمانی وەک بەڕێستان ئاگادارن بۆ ئەم ساڵی خوێندنی 23-24 6 خوێندکاری بەڕێزمان بوواتەوە کە خاوەنی پێداویستی تایبەتن و ئەم خوێندکارانە نابیستن. بە خۆشحاڵی ئێمە لەگەڵ ڕاگراتی بەسپاسەوە هەڵماناوەریان بگرین. پێمان خۆش بوو کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی سلێمانی و بەڕێستان ئاگادارن و ئاستی زانکۆی پۆلیتەکنیک توانیمان بەڕاستی ئەم دەرفەتە بڕەخسێنین بۆ ئەم خوێندکارانی کە خاوەنی پێداویستی تایبەتن. ڕاشکاومی لەگەڵ بەڕێستانە گرفتمان توش بووە ئەو شێوازی گەیاندنە بەم خوێندکار بەڕێزانە ئەوەی دیار ئەم بەڕێزانە نابیستن و تا توانای بیستنیان ئێمەش لێرە پەیمانگای زانستی کۆمپیوتەرین ئەوەی لای ئێمە زۆر گرنگە هەموو خوێندکارەکەمان زۆر پشت بە بیستن ئەبەسن بە توانای بیستنیان کە بۆ تێگەشتن لە بابەتەکانی کۆمپیوتەری بابەتی ئاسان نین بەڕاستی بابەتی پرۆگرامینگ تیا بابەتی داتابیسی تیا و تایبەت ئەو بەشی من کە بەشی داتابیس ساڵی ئەمژاردۆ بەڕاستی حەزەکەین خوێندکار بە جوهدی بە توانای خۆی دەرچێت ئەمە لای ئێمە خوێندکار بەڕێ ناکەین بەڕاستی ئەوە بەسەر بێت و بڕوات حەزەکەین ئەم خوێندکاران زانستێکی باش بکەنەوە لای ئێمە هەر بوویە بەڕاستی ئێمە داواکانمان ڕوودەمان ئاراستەی جیهەتی پەیوەندیدار لایانی معنیەکەین کە بتوانن هاوکارمان بەڕاستی لە دابینکردنی پێداویستەکە تەکنۆلۆژیەکانی ئەم سەردەمەکە وەنیە ماگەدار بین ئەمڕۆ لە دنیا کۆمەڵێک پرۆگرامێ ئیشی کۆنڤێرتەرێکە سپیشت و تێکست بۆ نم ناتوانین استفادەی لێ بکەین کە دابینیکەن بە خوێندکارەکانمان. من هەلێرە بەڕاستی ڕوویدەمەکە وەزارەتی خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵ بن بەڕاستی کۆنڤێرتەر ڕاستە کەسانێکمان بۆ دابینکەن کە بتوانن لەگەڵ ئێمە بەڕاستی لەم پرۆسەیە سەرکەوتوو بین. زۆر لامان گرنگە بەڕاستی ئەم کاری دەستمان ناوتە سەرکەوتوو بینتیاوە بە هەموو توانایەکمان هەوڵین خاڵێک زۆر گرنگە لە ئێمە بتوانین ئەمانە بکەین بەسەر مەشق بۆ دوای خۆیان چمانە یەکەم گروپی خوێندکارن ئەتوانین پیان بگەینین بۆی خوێندکارەکانی دوای خۆیان بەڕاستی هاوکار بن بتوان ئەم دەرەچیە بکەینەوە بە ڕووی هەموو ئەو کەسانی کە لەم وەکو هاوشەی ئەم بەڕێزانن کە لە داهاتوە ئینشاءڵڵا بتوانن درێژە بە کاروانی خوێندنی خۆیان بنەوە بنە خاوەنی بڕواناوی دیبلۆم بە یا بەکالی ڕۆژ بێت. خوێندکارەکان لە تاقیکردنەوە هاتنە دەرەوە و خاتوو بەهارمان لایە کە دایکی نابیستانە. خاتوو بەهار سەرۆکی ڕێکخراوی ئاماژە و لە هەمان کاتدا شارەزایەکی تەواوی لە زمانی ئاماژەیە هەیە و ئەکرێت بڵین زمانێکە بۆ کەسانی کە پێویستیان پێیەتی. خاتوو بەهار ئەدوێنین و خوێندکارەکانیش بزانین گرفتیان چییە. خاتوو بەهار سڵاو دەبم کاتەوە. سڵاو لە ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە کە هەمیشە کورسات نابستانی لەبیر و بەسەریانەکاتەوە بۆ کێشە و داواکاریەکانیان.
سڵاو لە هەمووتان سڵاو لە کورسات پرسیارەکە تاقیکردنەوەیان ئەنجاماوە ئەمڕۆ بزانم تاقیکردنەوەکانیان چۆن بوون بە گشتی وە خۆی بە تایبەتی بەڵێ تاقیکردنەوەکان باشم هەوڵمان زۆرە باش من تاقیکردنەوەکان شەو کورتە ئێستا شەو سایەکان نابیانی زوو هەستاوە سعی کردووە زۆر سعی کردو هەولیاوە ئیتر ئەڵێ نازانم ئەوە خوازانێ دەرەچمیانە ئەڵێ من خۆم هەوڵما و سعیم کردووە باشە خات و بەهار خوێندکارێکی ترمان لایە خات و سروش با بزانین گرفتەکانیان چییە کە لەم پەیمانگایە درێژیان بە خوێندنیاوە بۆ ئەم ساڵ لێر زانکۆ ئەڵێ طبعاً کێشەی ئەوەیە کە منهەجەکە زۆر قورسە بۆ ئەمان ئەڵێ ئێمە وەکو نابیست کە مامۆستا بابەتەکە باسەکە ئەڵێ ئێمە تێی ناگەین لەبەرەوە زۆر قورسە بۆ ئێمە ئەی چۆن سعیە کەس طبعاً ئەم محەزەرەکان ئەباتە ماڵەوانێ ئەباتە ماڵەوە لە ماڵەوە خۆی هەوڵەیە زۆر خۆی هەوڵەیە کە تێ بگە بەردەوام ئەڵێ هەوڵەیەم ئینگلیزیەکەش بگۆڕم بۆ کوردی و بۆ ئەوی تێی بگەم ئەڵێ لەبەرەوە زۆر قورسە بۆ ئەمان ئەڵێ بەداخەوە ئێمە وەرگی لێرە وەرگێری زمانی ئاماژەمە نەبووە بۆی ئاسانکاریەک بێ بۆ ئەمان بتوانن بابەتەکان تێبگەن باشە کە وەرگێڕیان نییە کە ئاسانکاریکی تەواویان بۆ نەکراوە هەرچەندە مامۆستاکە شەرتی ئاستێکی زۆر باشیان هەیە چۆن نەتوانن لەوانەکان تێبگەن ئەڵێ بمەوێ هەموو بابەتەکە تێبگەم ئەڵێ نە هەموو بابەتەکە تێناکەم کەمی تێگەم و ئەوەنە بتوانێت بە زیرەکی خۆیان بەڵێ بە زیرەکی خۆیان ئەوەنە بتوانێت کە وەڵام باتەوە لە کاتی تاقیکردنەوەیە دەستە خۆش بێ بارخان سوپاس بۆ خوێندکارەکانیش بەڕێزت چ داواکاریەکە هەیە بۆم خوێندکارانە بۆی کە ئەم ساڵیان تێپەڕان بەڵام بۆ ساڵی داهاتوو ئەم پێداویستیانی کە هەیەە ئەگە هەرکەم و کوڕێکیان هەیە بۆیان چارەسەر بکرێت طبعاً ئازاری ئەمان و معانات ئەمان بەس منەیزانم لەبەر ئەوە ئەمان زۆر قورسە کە تۆ لە پۆلێکە دانیشی مامۆستا قسە بکات کە تۆ تێی نەگەیت ئەمە زۆر قورسە لەبەرەوە یەکەم شت ئەمان پێویستیان بە وەرگێڕە وەلو ئەم ساڵ دەوامەکە خۆمانەزانی دەوامەکە کەم بوو بابەتەکان کەم بوون بەڵام ساڵێکی کە دەوام ئیشەڵا ئەگەر بەردەوام بێت بۆ ئەمان زۆر قورسە بێ بەبێ وەرگێڕ یەکەم وەرگێڕ دووهام یاسای کەمەندام یاسای کەمەندامانی ژمارە 22 ساڵی 2011 کە دەرچووە مافی هەموو کەم ئەندامێکە کە لە کوردستانە بخوێنێ بەبێ بەرامبەر بخوێنێ بەڵام بەداخەوە ئەو یاسایە هەیە ئەو یاسایە دەرچووە زانکۆی سەلاحەدی نەگرێتەوە بەڵام بەداخەوە زانکۆی سلەیمانی نەگرتوێتەوە ئەمان لە بیدایەتی لە سەرەتای ساڵەوە کە سوکاریان هەوڵیان ناوە دوسێ جار چوون بۆ هەولێر و هاتوو نەتەوانێ پارەکەیان ناوە بەستا ئێستا پارەکەیان بۆ نەگەڕاوەتەوە نازانم هۆکارەکە چییە کە خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا کە تۆ ئەمرێک دەرەکەی بۆ زانکۆی سەلاحەدین مەفروضە هەر عینەن هەمان ئەمر بۆ سلەیمانی بێ بۆ دوهۆک بێ بۆ هەڵەبجە بێ بە هەمان ئەمر ئیتر تۆ پێویست ناکە ئەمە کە سوکاری تەلبە دوسێ جار بچێ بۆ هەولێر و بێتەوانێ و تا ئێستا کە کۆتایی ساڵە کتابەکە نەهاتۆت باشە بارخان پارەکە زۆرە ئەوەنە زۆرە کە نەتوانرێت لێ خۆشببوونیان بۆ بکرێت نەوەڵڵا پارەکەونە زۆر نییە ئێمە یامە خوێندکارمانەیە لە زانکۆ ئەمریکەکانەوە لێ خۆشببوونیان بۆ کردو حکومت لێ خۆشببوونی بۆ کردو لە زانکۆکانی کەی تایبەتەکان و لە ئێستا لە من لە زانکۆی حکومیشن لە زانکۆی حکومیە کەچی ئەم لێ خۆشببوونیان بۆ ناکرێت بەداخەوە ئەمان هەر وایە لە بەیانیانە وەرگیرانە لە پارالێڵ وەرنەگیرانە ئەوایە یاسایەکی تایبەت بەمان هەبوایە بەڵام بەداخەوە کە ئەم شتانە هەمووی پشتگوێ ئەخرێ و گویان پێ نایدرێ
دەستی خۆش بێ بارخان سپاس بۆ سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس. لە هەرێمی کوردستان 10,000 نابیست بوونی هەیە کە لەم ڕێژەیە 3,000 نابیست بەر پارێزگای سلێمانی کەوتووە، بەڵام زۆرترین ڕێژەی نابیست بەر پارێزگای هەولێر کەوتووە. خەونی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان خەونێکی بەدینەهاتووی خوێندکارانی نابیست بوو، بەڵام بە خۆشحاڵیەوە بۆ ئەمساڵ ئەم خەونەیان بەدی هات و لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی پەیمانگای زانستی کۆمپیوتەر بۆ ئەم ساڵ 6 خوێندکار لێرە درێژەیان بە خوێندندا و ئەمڕۆ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەیان بوو بۆ ئەم ساڵ. هەرچەندە چەندین گرفت و کەموکوڕیان هەیە کە وەکو خۆیان داوایان کرد کە چارەسەر بکرێت، بەڵام ئەمە تاکە خەونی نابیستان نییە، بەڵکو هەلیکار و وەرگرتنی مۆڵەتی شۆفێری لە دیارترین خەونەکانی نابیستانن کە بە هیواین ئەم خەونانەشیان بەدی بێت و هەوڵی چارەسەرکردنی بدرێت.